دوگیانەی چالاکیەکانی ئەمڕۆی گروپی پاڵپشتی ئاسوودە وەک پسپۆرێکی نەخۆشە دەرونیەکان هەستان بە ئامادەکردنی محازەرەیەک دەربارەی ئەو ئاڵنگاریانەی ئەوەی کە خاتوونی دووگیان ڕوبەڕووی دەبێتەوە لە گەشتەکەیە لە بیدایەتی دووگیانیەوە تا کاتی مناڵبوون و چۆنێتی ئامادەکردنی ئەو خانمانە بۆ زاڵبوون بەسەر ئەو گرفتانە. الحمد لله ئێمە هەستان گروپی پاڵپشتی ئاسوودە بۆ خزمەتی ئەو خانمانە دووگیانن کۆمەڵێکی لە سیمینار حاضرمان کردو بۆی پێشکەشمان کردو بۆی ئەو سیمینارانە دەربارەی سەردانکردنی ئافرەتێکی دووگیان کەی پێویستە بێ سەردان دکتۆرەکاتەوە و ئەو نیشانە ئاساییەکان لە کاتی دووگیانی ڕوو ئەداتەوە ئەو حامیلە ئەو نیشانەکان پێویستە بێ ئاگای لێبێتەوە و ئیهمالی نەکرێتەوە و سەردان دکتۆرێکی بکاتەوە زووتر بۆنەی ئەو نیشانە ئاساییەکان. ئینشاءالله بەردەوام بن لە پێشکەشکردنی هەندی سیمینارێکی هەیەتی سود بەخشە بۆ ئەو خانمانە لە کاتی دووگیانیەکە. سێمانگی دووەمی دووگیانی سوالارێکە کرد کە زۆر گرنگە بۆ ئەوەی بزانین مناڵەکە هیچ نوقسانیەکی هەیە یان نا. دەستخۆشیتان لێکم بۆ مستافە جوانە زۆر سپاس بۆ دکتۆرە بەڕێزەکان کە ئەم گروپیان داناوە بەڕاستی سوودێکی و باشی هەیە بە تایبەت بۆ ئەو دایکانی کایانێ لە سەرەتای سێمانگی یەکەمە بەشداریکەن بەڕاستی سوودێکی هەیە لەبەری مەرحەلە بە مەرحەلە پێتەڵێت و تێتەگەێنێ بۆ ئەو دایکانش کە ئەکەونە کۆتایی بۆ ڕاضەکان سوودێکی زۆر باشی هەیە. دەستخۆشیتان لێکم زۆر سپاسانە کە مەم عەزیەتتان کێشاوە بەڕاستی شتێکی زۆر بە سوودە و زۆریش گرنگە لەم ڕۆژە بۆ ئافرەتان بە تایبەتی بەرچاو ڕوونیەک بێت بۆ ئەوەی کە دووچاری هیچ زیان و زەرێک نەبێت لە هەم لە جەستەی خۆی هەمیش لە کۆرپەکەی کە سەلامەت بێن هەردوولایەن شتێکی زۆر باشە. زۆر دەستخۆشیتان لێکەم و سەرکەوتومن و دەستخۆشی لە دکتۆرە بوداشەکەم کە عەزیەتی کێشاو لەگەڵ ئێوە سەرکەوتوو بن. سمارت وەرچەرخانە